لەم وڵاتەی ئێمەدا علم و معرفەت و دین و دینداری لە کزی و لە لاوازیدایە بەڵام بڕۆ سەیرکە ڕەواز بەشێ ئەدرێ بە بەنبێژێک بە چاوەشێک کورە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کامە عەقڵی تەواو نییە مەغۆڵە کامە کەم عەقڵە ئەیێنە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو کەناڵە چێ چۆنەڵێ مقابلەی لەگەڵەکە ئەوە کەیترە چێ شاپێکەوتنی لەگەڵەکە ڕەواج بە ئافرەتی مۆدێل نێ و ئافرەتی داوێن پیس و ئافرەتی بەدەخلاق و بەم جۆرە شان نادرێ براکانم جادوکەرێک دانیشتە و جادو لە خەڵکیەکە و نووشا نووسێتەوە و وەرەقەیەک لە وەرگرە دوو لە وەرگرە سێ لە وەرگرە چوار لە وەرگرە خەڵک سڵی لێگرتووە ئینجا کامەشە چێ ئەو کەسێک کەوا ئالی مزگەوتە ئەو کەسەی ئالی دینە بۆ خوشکی بەڕێزم بۆ برای بەڕێزم تۆ خوات نییە تۆ پەروەردیگارت نییە بۆ وا خۆت کافر کردووە بۆ وا خۆت بێباوەڕ کردووە بۆ دەردە دڵی خۆت بۆ بێزاری خۆت بۆ مەشاکیلی خۆت بۆ لای ڕەب العالەمین نادرکێنی بۆ چێ لای سحربازان ئەگەر کافر نەبوو بێباوەڕ نەبووی بەرامبەر ڕەب العالەمینەوە بۆیە بەڕاستی ئەگەر شەریعەتی پیرۆزی ئیسلامە بێ ئەو جۆرە کەسانە ئەبێ لە گردنیان بدرێ ئیوایە دانیشتۆ مێزەرێکی لەسەر ناوە جوبەیەکی لەبەر کردووە لە ژێر ناوی مەلایەتیەوە کورە خەڵکی هەموو بڕیەوە دەستی لەگەڵ جن و سەحرباز و جادوکەرەکانی تر و شەیطان و شەیاطینەکان و ئیبلیس تێکەڵاو کردووە قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله وما يشعرون أيان يبعثون رب العالمين لسورة النمل دا لآيات الشخص بين زعفر أي محمد صلى الله عليه وسلم بيان بلي بخلقي بلي أوي لآسمان كان وأوي شكوى للزوية هيج كسك هيج مروبة هيج شخصك نهێنی و غەیب نازانێت تەنها ئەڵڵا نەبێ ئەچێتە لای جادوگەرێک ئەچێتە لای سحربازێک وەڵا کەیفم بە فڵانە ژن و مێردێ نایەت خوا گەر سحرێکم بۆ بکە ئەویش سحرێکی بۆ ئەکا یان پێی ئەڵێ بڕۆ فڵانە شتێ لەنێو ئاو بکە لەنێو خواردن کا پێیان بدا یان بابووجێک ئەبا یان جلێک ئەبا یان جلی کوردی ئافرەتان ئەبا یاخود جلی پیاوەکە بە هەر شێوازێک بێ بەدەستێکەوی پرج بێ هەر شتێک بێ ئەی بۆ سحری بۆکە یان ئەڵێ وەڵا قوربان فڵانە شتێم لێ بزر بووە نایدۆزمەوە نایبینەوە ئەگەر بزانیت ئاخۆ لەکوێیە کەسێکی وا هەیە ئەڵێن وەڵا فڵانە کەسەی زۆر پیاوی چاک و باشە ئەرێ قوربان ئەم ژیانم زۆر تاڵە دەبێت لە داهاتوو چم بەسەر بێ ئەرێ دەبێت فڵانە شێم بۆ بێ ئەرێ دەبێت فڵانە ئافرەتێم ببێتە نسیب ئەرێ قوربان وەڵی ئەم ڕزقم زۆر سوارە دەبێت ڕزقم فراوان بێ ڕەب العالەمین فەرمی هیچ کەسێک لە ئاسمانەکان و لە زەوی غەیب نازانێت پەنهانی و شارەوەی و داهاتوو نازانێت تەنها ئەڵڵا نەبێ بۆ خۆت کافرەکەی با قوربان رب العالمين أفرمي تنانت أو سحر بازو جادو كراني كأيو أصلا لا يعني بروايان بيكن متمانيان بيكن كل خوش نازاني كي زندو أبنوا خوي نازاني كي أمري كي زندو أبيتوا خوي لنا خوش خانة ولا صار خانة وفاتك وأمري توج داوي شفاء وداوي غيب لو كساكي بويا قدار با